ئینستاگرامەوە گروپێکی کورد دیارە خۆشبەختانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەرقاڵی بەرهێنانی ئەنیمەیشنی کوردی لە ئەنیمەیشنەکانیاندا زۆر جار ڕەخنە دەگرن زۆر جار کۆمەڵگا وشیار دەکەنەوە ئەوان لە بەشێک لە دیمەنەکانیان کە لە ئینستاگرام بە ناوی وڵاتێ ما دیارە پەیجەکانی ناوی ئەوەیە گرتە و دیمەنە ئەنیمەیشنەکان بڵاو دەکەنەوە بە شێوازێکی تەواو کوردیانە ئەوەی لە گرتەکانی ئەماندا بەدی دەکرێت زۆر جار ڕەخنەیە زۆر جار دەیانەوێت نەنگیەکانی کۆمەڵگای کوردی چاک بکەنەوە دەچین سەرنجە دێنە یەکێک لەو گرتانی کە ئەوان بڵاویان کردوتەوە. چاوەشکۆکەی خۆم ئێستا لێمونە پێم بڵێن بابژانۆم فالۆوێرەکان ئەو چاوەشکۆکە بۆچی لێمونە؟ هیواشیانم هەر هیچ نەماوە خزمی خۆم وەرێت پیشتێم قەوماوە بەشی کا فالۆوێت باشترین شاعیرم شاعیرەکەی وەک جەگۆی دەڵەن باوت نەماوە هەرچی شێرم بوو ئێوە بوون دەزی و تۆ باشترینی هەیتیوتیو من کە قەڵەمم بە چەند میلیۆنە ئەوە باڵ باستۆم خۆمم بێوێنە هاي غەڵە ئەو بۆت کرد هەلمدام بۆ میریخە کاکی چیرەک بێت وا موسیاری کوردیم لە دەستانیان خەلاس کرد ئێرە من ڕیخە هاوڕێ بزانن دەی ڕیکابەر بن ئەگەر دەتوانن گێڕەش یەکەمم چەنە بەردایە بێگومان چەندین ئەنیمەیشنی تریان دروست کردو هەرێکیان دیاردەیەکی کۆمەڵاتی دەخاتە ڕوو بۆ قسەکردن سەر کار و بەرەمەکانیان شێوازی ئەم بیرۆکانی کە چوان بۆیان دێت شێوازی ئەو دۆبانی کە ئەنجامی دەدەن چیرۆکەکان لە کۆوە هاتوون ڕاستەوخۆ لەگەڵ محەممەد هەمزەپور لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە قسە دەکەم کە بەڕێزیان پرۆدیسەر و دەرهێنەری ئەم ئەنیمەیشنانن بە ناوی وڵاتێمە کاک محەممەد سڵاو لێبێ و زۆر سپاس بۆم دەرفەتە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتی ئێستا بە سەردانێک لە هەولێری ئێمەش بە دەرفەتمانزانی چەند سۆباسێک لەسەر ئەم ئەنیمەیشنە بکەین بیرۆکەی وڵاتێمە لە چێوە دروست بوو؟ سڵاو ڕێزم هەیە کاگاریجان سپاس سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانتان بیرۆکەی ئەنیمەیشنی وڵاتی ما ساڵێک و نیو بەر لە ئێستا بەهۆی ئەو کێشانی کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا هەیە و زۆر جار شایانی ئەوەیە کە باز بکرێن و چارەسەرێک وە بیندرێ بۆ نەهێشتنی ئەو کێشانە بیرۆکەی ئەو ئەنیمەیشنە هات کە ئێمە ئەنیمەیشنێک بەرهەم بێنین و بە ئەنیمەیشن ڕەخنە لە ئەو کێشە کۆمەڵایەتیانە بگرین و هەنگاوێک هەڵێنین بۆ چارەسەرکردن. باشە کاک محەممەد بۆچی بە ئەنیمەیشن ینی با پرسیارەکەم بە شێوازێک بکەم زۆر کەس دەڵێن ئەنیمەیشن و کارتۆن دنیایشی مناڵانە ئێوە بۆچی دەتانەوێت لەم دنیایەوە ڕەخنە لە کۆمەلگا بگرن ینی زۆر جار من هەندێک لەو ئەنیمەیشنانی کە بینیومە ئێوە دروستان کردووە هەستەکەم بۆ کەسی گەورە کراوە نەک بۆ کەسێک منداڵێکە تەماشای ئەمانە بکە ئێوە بۆچی دەتانەوێت لەم ڕێگەیەوە واتە لە دنیاکەی مناڵ بەکاربێنن بۆ ڕەخنەگرتن لە کۆمەلگا؟ بەڵێ لە ئەنیمەیشنێشدا وەک هەر بەرهەمێکی دیکە ڕەدەی سنی بەرچاو دەگرترێ و ئەنیمەیشن هەم بۆ منداڵ هەیە هەم بۆ گەورەش هەیە وانە کە بڵێ بە ئەنیمەیشن بەس بۆ منداڵ بەرهەم دێ دیارە ئەو کەسانەی کە بینەری ئەنیمەیشنیمان دەتوانن منداڵش بن دەتوانن گەورەش بن بەڵام ئەنیمەیشنی وڵاتیمە زۆرتر بۆ گەورەکان دروست دەکرێ بەڵام لە هەمان کاتدا ئێمە منداڵەکانیش بەرچاو دەگرین و هەوڵ دەدەین کە پەروەردەیەکی باش لەو ئەنیمەیشناندا بخەینە بەرچاو. باشە کاک محەممەد بیرۆکەکان چۆن بۆتان دێت خەڵکێکەیە هاوکاریتان بکات بۆ نمونە بۆ پەیجەکانتان بنێرێ پەیوەندیتان لەگەڵ بگرێ بڵێ پێمان خۆشە لەسەر ئەم دیاردانە قسە بکەنیان ئێوە بۆ خۆتان دەگەڕێن کێشەیەک دەدۆزنەوە و دەیکەن بە ئەنیمەیشن؟ ئێمە لە سەرەتادا کە ئەنیمەیشنی وڵاتیمەمان بەرهەمهێنا 15 بەشێکمان نووسی و 15 بەشەمان ئەنیمەیت کرد و بڵاومان کردەوە ئەمە دوا بە دوای ئەو بڵاوکردنەوە کەسانێک هەبوون کە بیرۆکەیان داوەتە بە ئێمەش ئەو بیرۆکەمان کردوتە سناریۆ و زۆر جاریش ئەو بارودۆخەی کە لە ڕۆژدا لەنێو کۆمەڵگا هەیە ئێمە ئەو بارودۆخی کە هەبووە کردومانتە بیرۆکە و سناریۆمان بۆ دانا و ئەنیمەیشنمان لەسەر ساز کردووە. بەڵێ
کاک محەممەد ئێوە لە ئەنیمێشنەکاندا چەند کارکتەرێک دەبینی چەند کەسایەتیەک دەبینی هەر ئەم کەسایەتیانە بوونیان هەیە لە ئەنیمێشنەکانی ئێوەدا یان لە بەرنامەتاندایە چیرۆک بە دوای چیرۆک بەپەی سیناریۆ کەسایەتەکان زیاد دەکەن. ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد چەند کەسایەتێکی دیارمان هەبوو بەڵام ئێستا لەو ئاخیرانەدا کەسایەتێکی ترمان زیاد کردووە کە ژنێکی بە ساڵداچوویە و کەسایەتی ناوێنەیە کاک محەممەد کەسایەتەکانیەوە ناوێکیان هەیە ناوێکی دیاریکراوێن هەیە بەڵە کەسایەتەکانی من ناوی دیاریکراویان هەیە و ناوانە ناگۆڕدرێ هەر لە جێخۆیەتی. ناوەکان چین؟ ناوەکان ئێمە سێ کەسایەتی پیاومان هەیە کە ئەوانە زۆرتر چیرۆکان لە دەوریوان هەڵدەسوڕێ جەنگۆ حەندە حەسۆ پیرەپیاوێکمان هەیە خاڵە منداڵێکمان هەیە خاتونێکمان هەیە گەلێ و پورەشەم کە بەو دوایانە زیاد بووە لە ناو ئەنیمێشنەکەدا. باشە کەسێکی دیکەش زیاد دەبێت. بەڵێ ئەم ناوانە هەل لە خۆڕا بۆتان هاتەوە یان مەبەستێکتان هەیە لە ناونانی ئەم کەسایەتیان ئەم کارکتەرانی کە لە نێو ئەنیمێشنەکانی ئەوەدا بەکارەهێنرێ؟ ڕاستەوە ئێمە بۆ دانانی نێوەکان دیارە ئەنیمێشنی وڵاتیمە کە بەرهەمهات ئێمە لەسەر هەموو بەشەکانی خوێندنەوەمان کردو و وشیارانە هاتینە پێش لە کارەکەدا و بەلامانەوە گرنگ بوو کە نێوەکان هەبن و کەم بن چۆن کارێکی فان دەکەین و تۆزێک ڕەنگە وەختێک کە ڕەخنە دەگرین هێندێک کەس بەخۆی بگرن لەبەرەوەی بۆ نێوەکان تۆزێک هەستیار هێندێک نێون هەڵبژارتن کە لە نێو کۆمەڵگەی کوردیدا هەن و کەمن. باشە کاک محەممەد ئێوە زۆر ئێستا ئەنیمێشنتانێ خۆشبەختانە دەوڵەمەندن دەستخۆشیتان یەکەین سەرکەوتوو بن بۆ هەر ئەنیمێشنێک بۆ منە سیناریۆیەک ماوەی چەندێکتان پێدەچێت بۆ تاوابوونی؟ کاگاریان ئێمە کاتێک کە بیرۆکەیەک دێدەکەین بە سناریۆ دوایەوەی کە کردمانە سناریۆ بۆ ڕاوێژکارەکانی خۆمانی دەنێرن دیارە کۆمەڵناس دەروونناس یاساناس ڕاوێژکارمان هەیە و بۆیان دەنێرن و ئەوان بۆمە ئێمەی دەنێرنەوە دوای ئێمە دەنگ هەڵدەگرین و دوای ئەنیمەیت و جوڵە و دوایش کە ئیدیتی دوایی و دەنگدانانە ئەو پرۆسەیە لە ئێستادا یەک هەفتە وەخت دەگرێت و ئێمە هەر هەفتەی یەک بەش بڵاو دەکەینەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا. باشە کاک محەممەد من پرسیارێکی ترم لا دروست بوو وتت کۆمەڵناسمان هەیە پارێزەرمان هەیە ڕاوێژکارن ئەمانە بۆچی یانی ئەتانەوێ کارێککەن کارەکە لە ڕووی یاساییەوە یاسایی بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە جۆرێک دەنگدانەوەی خراپی لێ نەکرێتەوە زۆر جار هەندێک کار دەکرێت بێمە بەس بەڵام دوجار بە مەبەستەوە لێک دەدرێتەوە. ئێوە مەبەستان لە ڕاوێژکاری و کارکردن بە ڕاوێژکاری چییە؟ بەڵێ لە ڕاستیدا ڕاوێژ هەر بۆ ئەوەیە بۆ نمونە ئێمە لەگەڵ دروونناسێک قسە دەکەین بۆەوەی کە کاردانەوەی خراپی نەبێت لە نێو کۆمەڵگەدا بە تایبەت لەسەر مناڵان چۆن مناڵانیش ڕێژەیەکی زۆر چاو لەو ئەنیمێشنە دەکەن یا یاساناس بۆی کە ئێمە ڕەخنەیەک دەگرین دوای کێشە یاساییمان بۆ ساز نەبێ کۆمەڵناسیش هەر بەو جۆرە و ئەو کەسانی کە ڕاوێژیان لەگەڵ دەکەین هەر بەو مەبەستەیە. باشە کاک محەممەد من مەبەستمە بە دەرفەتی بزانم یعنی بیقۆزمە بۆ لایەنێکی تر ئێوە وەکو ئەم گروپێکی ئەنیماتۆرە بیرتان لەوە نەکردوێتەوە زنجیرە کارتۆنی کوردی تر بەرەم بێنن یاخود دەستگایەکی میدیایی داواتان لێ بکات بڵێ ئەگەرتوانن زنجیرە کارتۆنی کوردی بۆ نەیساوەی کە جێگەی خۆشبەختیە لەم ئەنیمێشنی ئێوەدا جلوبەرگەکان ئەمە جلوبەرجی کوردین هەستێکی تەواو مۆرچی کوردی پێوە دیارە بیرتان لەمەش کردوێتەوە لە ئایندەدا ئەنیمێشن یاخود کارتۆن بەرەم بێنن بۆ کەناڵە تەلەڤیزیۆنیەکان؟ بەڵێ بەدڵنیایی ئێمە ئامانجمان زۆرە ئێمە وەک ستافی ئەنیمێشنی وڵاتیمە ئامانجمان زۆرن و هەوڵشمان بۆ داوە ئێمە ئەوە 43 بەش ئەنیمێشنی وڵاتیمان بڵاو کردوتەوە ئەو 43 بەشە هەمووی بە خۆبەخشی ستافی ئەنیمێشنی وڵاتیمە و ئەمن کە وەک بەرهەمهێنەری ئەو بەرهەمە بۆم خەرج کردووە و چەند ڕیکلامێک نەبێت کە چەند بەشێکی ڕیکلامیمان هەبووە هیچ کەسێک لە پشتی ئەو ئەنیمێشنە نەبووە. زۆریش داوامان کردووە لە چەند شوێن داوامان کردووە کە بەرهەمی دیکە وەک زنجیرە ئەنیمێشن بۆ مناڵەوان هەمان بێ وەک پرۆژە هەمان بووە بە زۆر شوێنیشمان کردووە بەڵام بەداخەوە وا دیارە زۆر مەسەلەی گرنگتر هەن لەوانە کە لە بواری پەروەردەیدا ئێمە بین کار بکەین بۆ کۆمەڵگەی خۆمان. باشە کاک محەممەد وتت تێچووی بەرەبێنانی ئەم ئەنیمێشنانە هەمی لە ئاستۆی خۆتانە؟
بەڵێ ئێستا تا ئێستا هەر بەشێک کە بەرهەماتوە چەند بەشێک نەبێت کە ئەوانە ڕیکلامین و دیارە شوێنێک لە پشتیان بووە ئەوانەی دیکە من وەک بەرهەمهێنەر بۆم خەرج کردو و ستافی ئەنیمێشنی وڵاتیمە من دەستخۆشیان لێ دەکەم بە خۆبەخشیەوە کاریان کردو لەو ئەنیمێشنانەدا. کاک محەممەدەوەی کە لای من ماوە پێم خۆشە وەڵام وەربگرم لەسەری ئەم ئەنیمێشنی ئێوە بە چەند ڕەهەندی کارەکەن لە ئایندەدا بیرتان لەوە کردو بچن بۆ بواری سێ ڕەهەندەی سریدی واتە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای زیاتر بتوانن هەندێک کوالیتی و چەندایەتی نیە و ئەنیمێشنەکان زیاتر بکەن ینی واتە بیرتان لەمەش کردوتەوە یانجارێ هەر لەم قاڵبەدا دەمێننەوە لە ئایندەدا بڕیاردەن. ڕاستە دیارە فۆرمی ئەنیمێشنی وڵاتیمە تودی بووە و تا ئێستا بەرهەمەکانمان هەموو تودی بووە. لە ڕاستیدا تا ئێستا بەرنامە ئەوە نەبووە کە بیکەینە تریدی بەس ئێمە بەردەوام کە کارمان کردووە هەوڵمانداوە کوالیتی بەرهەمەکە بەرینە سەر و لە کێشانەوەی شوێنەکاندا و لە کەسایەتەکاندا ئاڵوگۆڕ سازکەین و کوالیتیەکە بەردەوام بەرینە سەر و بۆ هەیە وەک هەر ئەنیمێشنێکی دیکە بۆ نمونە ئێستا زۆر فیلم هەنکە لە سینەمای جیهاندا بەرهەم دێن و دوایی دەکرێنە ئەنیمێشن تودی تریدی بۆ هەیە ئاڵوگۆڕ بەسەرەوە ئەنیمێشنەش دابێت. واتە ئێستا دەتوانن لە تودیەوە بچن بۆ سریدی ینی ئەتوانن ئێمە ستافی ئەنیمێشنی وڵاتیمە لە ئێستادا تودی کار دەکەین. ئێمە لە ئێستادا تودی کار دەکەین بەڵام کەسانێک هەن کە من کاریان لەگەڵ دەکەم و ئەوان تریدی کار دەکەن ڕەنگە لە داهاتوودا ئێمە کاری تریدیش بکەین و بە دڵنیایی ئێمە دەمان هەوێت لە ئەنیمێشنی کوردیدا زۆر بەرهەمی گەورەمان هەبن بەرەو ئەو ئامانجە دەڕۆین. باشە کاک محەممەد منی چ بنەماوە زۆر سوپاس بەەوەن دەرفەتی کە پێت بەخشین لە دوا شتێک کە پێت خۆش بێت باسی بکەیت من ئەمەی پرسیارێکیش بکەم لەگەڵیاوە دواتریش پەیامی خۆت چێنەوە کەسانی کە لە پێش دروستبوونی ئەنیمێشنەکانەوەنەوە خۆتک و پرۆدیسەر و دەرهێنەر ئەوانەی ترکێن کە لەم بوارەدا کار دەکەن کەسانێکن بۆ خۆیان پرۆفشناڵن لە بوارەکەی خوێندویانە یان حەز و خولیایکی خۆیانە هاتوونەتە نێوەم بوارەوە وەکو دواپەیامی خۆشت. من سپاسی جنابتان دەکەم کاگاری کە ئێمەتان داوت کرد بۆ بەرنمەکەتان لە ئەنیمێشنی وڵاتیمەدا من کە وەک دەرهێنەر و بەرهەمهێنەر و ئەنیماتۆری کارەکەم سناریۆکانی شەر بۆ خۆم دەنووسم کاک فەرهادی زاهیری یەکێک لەو ئیستعدادانەیە کە 6 دانە دەنگ لە دەنگەکانی ئەنیمێشنی وڵاتیمە کاک فەرهادی زاهیری دەریاندێنی کاک هیوای گولابی وەک دەنگ هەڵگیر ڕێبواری ئەو بکرزادە کەسایەتەکانی کێشاونەوە کاک ڕامینی محەممەدیار لە ئەوڵەوە هەر لەگەڵ بەرهەمەکە بووە وەک دەنگ دانەر و ڕاوێشکار و زۆرێک لە یارکەکان لە ئەستۆی جەنابیان بوون کاگرامینی عەسەنزادە کە بەڕێوەبەری تۆڕە کۆمەڵایەتەکانە خاتو کوبرا ئەحمەدزادە کە کێشانەوەی شوێنەکان ئێستا لە ئەستۆیانە و چەندین کەسی دیکە کە ڕاوێشکار ڕەنگە بڵێم دە کەسێک دەبن ئێمە بەردەوام یارمەتیان لێ وەردەگرین و دەستخۆشیش دەکەم لە هەموو ئەو پەیج و کاناڵانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا زۆرن من ناتوانم ناوی یەکبەیەکیان بڵم بەڵام من دەستخۆشیان لێ دەکەم هەمیشە پاڵپشتمان بوون و ئێستا وڵاتیمە کە لێرەیە بە هیوای ئەوانیش بەشیان لەو شتەدا هەیە بە هیوای سەرکەوتن و بەردەوامی زۆر بەڕێز محەممەد هەمزەپور پرۆدیسەر و دەرهێنەری ئەنیمێشنی یاخود زنجیرە ئەنیمێشنی وڵاتیمە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ دەرفەتی کە پێت بەخشین یەکێک لە ئەنیمێشنەکانیان کڕیار و فرۆشیارە بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا کە نرخەکان زۆر بەرز دەبێتەوە پێم خۆشە پێکەوە ئەو دیمەنە ببینین کە لە پێش مانگی ڕەمەزاندا کە خواست لەسەر بەرەم زۆر دەبێت خەڵک چۆن دەچێت هەندێک فرۆشەر بەداخەوە نرخەکان زیاد دەکەن ئەگەر ئاوکارانم ئەو دیمەنە ئامادە بێت پێمان خۆشە ببینین. خاڵە ئەو بۆت کرد هەڵمدام بۆ میریخە کاکی چیرەک بێت وا موسیاری کوردیم لە دەستانیان خەلاس کرد ئێرە من ڕیخە هاوڕێ بزانن دەی ڕیکابەر بن ئەگەر دەتوانن لێرەش یەکەمم چەنە بەردایە زۆر چاند بزانە لێرەش لە دوایە تۆنی جەنگۆ ئەرە بریت بە چەندی و بە 50 دراویە کاسۆ پاکۆ چەنگرانە لێگەرە لە جیاتان شاوەری دەخۆی ئەدی قاندۆ ویش بە 30 دراویە قوربان هەکۆ ئەویشم ناوێت چاش بە مێژان دەخۆمەوە ئەدی نیچکۆ هەسۆ خۆ شوێنی خۆ چاوت دەبینن چۆنی نرخم لێداون
کاکە دەبینم بەڵامێن گرام و ناخوێندرێنەوە هەریچی لێ ناکرێ دەرکت بەقڕە ناگرێ بڕۆ کاکە بڕۆ بەجێ نیسکانش گەرمە شامی بخۆ چاکترە بیستەرانی خۆشەویست ئازادار دەکەینەوە کە بەیانی یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە دلێلی دلێلی ئۆ ڕەبی بەخێر بێ وەختیەتی جەنگیز ئەستەم بە قوڵاران نەگرتمە و کوتیان بەبێ برنج و قەندۆ نابە بێ ماڵە و تو خوارێکێکی سەیەکم بۆ دانێ وای دەستیان خۆش بێ ئەوە بۆ دێنم بەڵام نرخەکان گران بوون ها باچی گران بوو خۆ نەبوومان سابی کە دوو دەقەلەوە پێچوومە دەرێ کاکە جەناب بدەگەلێرە ڕۆیشتی مانگی شابان بوو ئێستا ڕەمەزانە گوڵێ باشە کاکە بێنە برنجەکەم بە شێز دراوی بۆ دانێ و وەڵا ناتوانمە سۆرەی گیان لە شەریکەی گران کراوە ئاشە هەر نامەوە باشە نەدەوێت دەخوا ڕەتدەگرنەوە باشە دەمەوێ و بیانە لە گران فلۆشی شێرە شێڕێ مەکەوەرە دەستیان دێدەنا نوێژەکەم دەچی بەپەلە بەپەلە جارێکی تر بە هیوای دەستخۆشی بۆ ئەم گروپە و بە هیوای کاری جوانتر هەر کارێک لە پێناو بەرزکردنەوەی ناوی کورد بێت و مادەم ئەنیمەیشنەکان بە پۆشاکی کوردین و ناوەڕۆکی کوردین و کەسانێک کە کوردن کاران تێدا دەکەن ئەمانە جێگەی شانازین بۆ ئێمە.